قسە و باسی زیاتر لەگەڵ مامۆستا محەممەد ڕەسوڵ بەرپرسی میدیایی و ڕاگەیاندن دەکەین کە ڕاستەوخۆ لە ستودیۆ لە لامەنوێنە. مامۆستا بە خێراتی بانی باش تەندروستی چۆنە؟ زۆر سپاس مەمنون. خۆر باش بێ. مامۆستا سەرەتا بە باسی پەیمانگەکە کە بزانین ساڵی چەند دامەزراوە کارچالەکانتان چۆنە؟ بەڵێ زۆر سپاس بۆم دەرفەتە. دیارە پەیمانگای تەکنیکی و پیشەی برایت لە ساڵی 2022 بە فەرمانی وەزارەتی خوێندنی باڵا دامەزراوە. ئەم پەیمانگایە تەرکیزی زیاتر لەسەر خوێندنی پیشەییە و ئێمە کادر پێدەگەێنین لە بواری پیشەیی و ئەم پەیمانگایە با بڵێن دوای دیراسەکردنی بازار و دوای دۆزینەوەی فەراغێکە لە بازاری کاری کوردستانە هەیە ئێمە توانیمان مؤسسەیەک لە چوارچێوەی وەزارەتی خوێندنی باڵا کە با بڵێن ڕاستە کە ئێمە ئەهلین بەڵام سەر بە وەزارەتی خوێندنی باڵین و لەژێر ڕێنمایی و یاساکانی وەزارەتی خوێندنی باڵایە کار دەکەین. پەیمانگای تەکنیکی و پیشەی برایت با بڵێن بیرۆکەکەی لە 2010ەوە دوای ئەوەی کە ئێمە دیراسی بازارمان کرد خۆتان نەزانن لە کوردستانە فەراغێکی زۆر هەیە یان با بڵێن دەرچوویەکی زۆرمان هەیە کە خوێندن تەواوەکەن و هەلیکاریان دەست ناکەوێ ئێمە هەڵساین چۆن ئەم گرفتە چارەسەرکەین لە کۆمەلگاکەمانە هەستاین تیمێکی ئەکادیمی دیراسەیەکی وردی بازاڕیان کرد لەم دیراسەیەوە ئێمە کۆمەڵی سکیل و کارەمەییمان لە ناو بازارە وەرگرت و هاتین لە ڕێگەی لیژنەی ئاوێتەوە پرۆگراممان بۆ دیزاین کرد ئەم پرۆگرامانش با بڵێن جۆش کرابوون بۆ سکیل و کارەمەیانەی کە بازاری کار پێویستەتی بۆیە فێرخوازانی ئێمە جیاواز لە ناوەندەکانی تر یان جیاواز لە شوێنەکانی تر ئەوانن کە ڕاستەوخۆ ئامادە دەکرێن بۆ بازار ڕاستەوخۆ ئامادە دەکرێن بچنە سەرکار بەبێ وەرگرتنەوەی ڕاهێنانی دووبارە ئەمە پختەیە بوو لەسەر پەیمانگای لە ئێستەیە لە زۆربەی زۆری زانکۆ و پەیمانگاکانە ئەم چالاکیانە بڕێواچ ینی ترجا چ چالاکی پزیشکی بێ چالاکی هوەری بێ کەلتوری بێ هەموو بوارەکان کە خوێندکاران هەڵەسن بە ئەنجامدانی گرنگیەکەی ئەمە لە چیە ینی کە ئەم چالاکیانە ئەکرێن لە ناو پەیمانگا و زانکۆکانە گرنگیەکەی بۆ چیە گەڕێتەوە؟ بەتەکیت خۆتان نەزانن خوێندکار یان فێرخواز کە لە ماوەی 2 ساڵە یان 4 ساڵە لە ناو کەمپەسا خەریکی دەرس خوێندنە و لە کەشی دەرسایە تۆ پێویستە بەوەیە کە خوێندکارەکانت یان تواناکانیان تاقیکەیتەوە لە چوارچێوەی فیستیڤالێکا بێ لە چوارچێوەی ئیڤنتێکا بێ کە بتوانن خەیاڵی داهێنەرانەی خۆیان بتوانن ئەوەی کە لەم ماوەی ئەم خوێندنەی کە وەریان گرتووە چۆن بتوانن بیکەنە پراکتیک و دوجار خزمەتێکی کۆمەلگای پێ بکەن بۆیە ئەم چالاکیانە ئەم ئیڤنتانە یان ئەم فیستیڤالانەی کە لە سەرجەم ناوەندەکان دەکرێن زۆر گرنگن و لە هەمووی گرنگتر ئەوەیە کە فیستیڤالەکە بتوانێ با بڵێن خوێندکارەکان بتوانن تایە خەیاڵی داهێنەرانەی خۆیان و ئەوەی کە وەریان گرتووە لە ماوەی ئەم خوێندنایە بیکەن بە پرۆژێکێک و دوجار کێشەیەکی ناو کۆمەلگای پێچارە سەرکەن کە خۆشبەختانە ئێمە لە فیستیڤالی برایدەی توانیمانە خوێندکارەکانمان توانیویانە چەندین کێشە کە لە کۆمەلگای ئێمە هەیە لە ڕێگای پرۆژێکتەکانیانەوە ببن بە چارەسەر و چارەسەریان بۆ دۆزەوە. زۆر باشە مامۆستا چەند ڕۆژەم فیستیڤالە بەردەوام بوو توانرا ئەو هەموو بابەتانی کە خوێندکاران دایانیان تێدا کردووە لەوێ نمایش بکرێت؟ بەتەکید یەکێک لە با بڵێن بۆ 1 ڕۆژ بوو فیستیڤالەکە 30 مانگ تاکو لە هەشتی لە ئەفۆن لە دەی بەیانیەوە تاوەکو 5 ئێوارە یەکێک لەوانەی ئەو ڕخنەی لێمان گیراەوە بوو کە بۆ 2 ڕۆژ بەردەوام نەبوو چکە بەڕاستی میوانێکی زۆر هاتە بوو و سەرنجیان جێی سەرنج بوو ئەو کار و چالاکیانەی فێرخوازان فیستیڤالەکە 1 ڕۆژ بوو بەڵام ئینشاڵڵا ئێمە لە داهاتوودا وا دەکەین کە 2 ڕۆژ و 3 ڕۆژیش بەردەوام بێ بۆی زۆرترین کەس پرۆژێکتی فێرخوازانمان ببینێت. باشە زۆر باسی ئەم پرۆژێکتانەکەی مامۆستا ئەم داهێنانانە یاخود ئەم پرۆژێکتانە گرنگیەکەیان بۆچی ئەگەڕێتەوە ینی ئێمە ئەتوانین ئەوەی کە ئەم خوێندکارانە ئەیکەن لە هەر شوێنێک کابێت لە هەرێمی کوردستان لە بەروی خۆتەزانانی ئێمە خوێندکارێکی زۆرمان هەیە کە دەزڕەنگینن کە بەتوانان کە بە سەلیقەن چۆن بتوانین ئەمانەوا لێ بکەین پێیان بگەێنین و دروستیان بکەین و بتوانن لە 2 ڕۆژە سوودێک بگێنن بە کۆمەلگا. خۆی پرسیارێکی زۆر بەجێیە ئێمە با بڵێن هەموو ناوەندە زانستی و ئەکادیمیەکان دوجار ئیشیان ئەوەیە کە تۆ چۆن تاکێک دروست بکەی کە لە ناو کۆمەلگایە یان لە شوێنێکە لە ناو کۆمەلگایە بتوانێت خزمەت بکەن ئێمەش بۆچی ئەمە ئەەکەین بۆ یین 2 ساڵ یان 4 ساڵ خوێندکار ئەخینە بەردەم خوێندنێکەوە
کە دوجار ئەبێ ئاوتپوتێک هەبێ یان بڵێ دەرەنجامێک لەم ئەنجامی خوێندنەوە هەبێ کە بتوانێت کێشەیەک یان کێشەیەک لەناو کۆمەلگایە چارەسەر بکە. خۆشبەختانە ئەم پرۆژانەی کە ئێمە باسمان کرد ئەمە مشتێکن لە خەروارێک بەنمونەیەکێک لە پرۆژێکتەکان کە بریتە لە دروستکردنی سیستەمێکی ئاودێری ئۆتۆمەیشن کە بە پێی حەجمی ڕۆکەکە سێنسەرێکدا ئەنرێ لە ژێر خاکەکەیە هەر کاتێک وشکایی گەشتە ئەم ڕێژەیە کە بۆی دیاریکراوە ڕاستەخۆ بەشێ و ئۆتۆمەیشن ینی ئێستا ئێوە ئەم کەسە یاخود ئەم خوێندکارە کە ئەم پرۆژێکتەی دروست کردووە ئەمە دروستی کرد دەستخۆش و بینیمان و زانراکە ئەم شتەی کردووە هەنگاوی دوای ئەوە بێمەسەر ئەوە چۆن ئەتوانن وای لێ بکەن کە ئێستا ئەمە بابەتێکی گرنگە بەتایبەت لەم ساڵانەیە کە ئاو کەمە وشکە ساڵیە چۆن بتوانانی ئەمە جوتیاران سوودی لێ ببینینیانی ڕاستە خۆی ویستم بێمەسەر بەشی دووە زۆر سواس ئێمە تەنها ئەم پرۆژێکتانە لە چوارچێوەی پرۆژێکتێکی سەر مێزێک نایڵینەوە باشە بەڵکو هەم ڕاگرایەتی و ئەمبۆردی بەڕێوەبردننی پەیمانگە هەموو سەپۆرتێکی مادی و معنەوی ئەم فێرخوازە دەکات بۆی پرۆژێکتەکەی گەورە بکە و ئەگەر لە با بڵێن توانای دارایی ئێمەش لە سەروی توانای دارایی ئێمەشەوە بوو ئێمە سپۆنسەریان بۆ ئەدۆزینەوە بە هەم حکوومەت ئەتوانێت بێتە سەرخەت بەڕاستی دەستی ئەم گەنجانە بگرێ چکە بەڕاستی ئەم کێشان ئەم پرۆژێکتانە پرۆژێکتن بۆ چارەسەکردنی کێشەی ئام کێشەی گشتی کۆمەلگا کە خۆتان نەزانن وەکو خۆت فەرمووت ئێستا لە قۆناغێکی سەختی وشکە ساڵی داین دەکرێت ئەم پرۆژێکتانە کە توێچۆکەشیان زۆر زۆر کەمە دەکرێت سوودێکی باش ببینن بەوەی ئێمە کێشەیەکی گەورەی پێچارەسەرکەین کە بریتە لە وشکە ساڵی بۆیە ئێمە تەنانەت تا ئێستا ئێمە کۆمەڵی خوێندکارمان هەیە کە خاوەن بیرۆکەی کارن ئەلبەتە یەکێک لە بنەماکانی کە پەیمانگای براتی لەسەر دامەزراوە بیرۆکەی کارە ئێمە بۆ بیرۆکەی کاریش تەنها هەر با بڵێن قسەیەک نییە بیکەین و بڵێن بیرۆکەی کارە میکانیزممان هەیە بۆ جێبەجێکردنیان بیرۆکەی کارە ئەمیژەوەیە کە ئێمە ئەگەر خۆمان نتوانین سەپۆرتی خوێندکارەکەکەین بیخینە سەر ئیش و 4-5 کەسی تریش لە دەوری خۆیان ئیش پێ بکە ئێستا خۆشبەختانە لەگەڵ چەند مؤسسەیەکە یاداشتی لێکتەگەشتنمان هەیە ئێستا نزیکەی 18 خوێندکارمان خەریکی ترینینگ و ڕاهێنانن کە زیاد لە $10,000 بۆ پرۆژەکەیان سەرفەکرێ لەلایەن مؤسسەیەکەوە و بەبێ مقابلیش بەبێ ئەوی لێشیان وەربگیرێتەوە کە ئێمە توانیمانە ئەوە بکەین 18 خوێندکارمان ئێستا لە قۆناغی ئامادەکاری بیرۆکەی کارەکەیانن کە ببێ بە بزنسێک و چوارچێوەیەک مامۆستاگەر بکرێتە بزنسێک کەواتە کاریگەری هەیە لەسەر هەلی کار و دەستی کار ئێمە ئیشی ئێمە من با بڵێن هەر دروستبوونی پەیمانگای برایت ئێمە هەر فێرخوازێک دێ بۆ لای ئێمە ئەبێ ئەمە لە مشکیا بسڕێتەوە کە تەعینات نییە ئێمە ئیش لەسەرەوە ناگەین بیانی ئەم کەسە لە حکوومەت تەعین ببێ چکە خۆتان نەزانن کەرتی گشتی کە حکوومەتە دامەزراندن نییە لەو تووشی هەڵاسانێکی گەورە بووە کەرتی تایبەتیش لۆدێکی زۆر زۆری لەسرە ئەی ئێمە چی بکەین ئێمە هاتوین وەک هێڵی سێم لەو بینەیە چی بکەین بۆەوەی وا بکەین فێرخوازانمان خۆیان خاوەنی کاری خۆیان بن نەچاو لە دەستی حکوومەت بێ و نەچاوی لەوە بێ لە کەرتی تایبەتی شاش باشە مامۆستا لە زۆربەی ناوەندەکانی خوێندا دەبینی خوێندکاران چەندین با بڵین بەهری ئەوانەیە توانیان هەیە کە بتوانن داهێنان بکەن لە بواری پزیشکیدا بێ خۆ لە هەر بوارێکی ترابێ و کۆ ئاماژەت بێ لە بواری کشت و کاڵیا بێ تا چەند توانی وتانە و گرنگیشەکە پەیوەندیتان لەگەڵ ئەم خوێندکارانەدا هەبێ هەمانگیتان هەبێ لەگەڵتانە بۆ هیچ نەبێ بتوانن بۆ ئەوەی لەگەڵ ناوەندەکەی خوێندنی خۆتانە بۆی بتوانن ئەو بیرۆکانی کە ئەوانی ژیانە بتوانن پێکەوە هاوبەشی پێ بکەن و زیاتریش ئێوەش و خوێندکارانش و کۆمەلگاش سوودی لێ ببینێ دەستخۆش پرسیارێکی زۆر زۆر جوانە ئێمە لەبەرەوەی سیستەمی بۆلۆنیا پرۆسس پەیڕەو دەکەین کە سیستەمی خوێندنی وەزارەتی خوێندنی باڵاش و زۆربەی زانکۆکانی کوردستانیشە لەم سیستەمەیە ینی ڕێگەت پێ نادات و خوێندکارێک تەخەڕوج پێ بکەیت و تەنها شادەیەکی بیت و وازی لێبێنی ئەبێ بە بەردەوامی تۆ پەیوەندیت هەبێ دەستباری ئەو فێرخوازەوی و ئێمە بۆ خۆشبەختانە بۆ ئەمە جۆب سنتەری هەر بەشێکمان هەیە ینی ئێمە 12 بەشمان هەیە لەم 12 بەشە هەر بەشێک جۆب سنتەری تایبەت بەخۆی هەیە جیاواز لە زانکۆ پەیمانگەکانی تر کە باوڵێن سنتەرێکی کاری گشتیان هەیە ئێمە هاتوین جۆب سنتەرمان بۆ هەر بەشێک تایبەت بەخۆی کە سەرۆک بەش و مامۆساکان بەرپرسن لێی ئەمان دیشمان لەوە چییە بۆ ئەوەیە ئێمە خوێندکارەکانمان وا لێ بکەین
یان ئەو هەلی کارانەی کە ڕەبتیان هەیە بە پسپۆری خۆیەوە ڕاستەخۆ جۆب سنتەری بەش بۆیە دۆزێتەوە تەنانەت من ئەگەر یەک دوو نمونە بڵێم لەسەر ئەوەی کە ئەم جۆب سنتەرانە ئیشیان چی بۆ توانیویانە چی بکەن حەزەکە باش پرسیارەکەم بکەم بۆی دوایەگەر کاتە بوو ئەو جوابی ئەوەش بڵیتەوە ئێوە ئەم داهێنانانە یاخود ئەم پرۆجێکتانە چۆن هەڵیانە بژێرن کە ئەگەر پرۆجێکتێک کە بە کەڵکی ئەوە بێت کە ئیشی لەسەر بکرێەوە بزانن کە ئەمە خزمەتەکە بە کۆمەلگا و بە لایەنەکانی ناو کۆمەلگا ئەم پرۆجێکتانانە چۆن هەڵە بژێرن پرۆسی هەڵبژاردننی پرۆجێکتەکان ئێمە ئەم پرۆجێکتانی کە چارەسەری کێشەیەک لە ناو کۆمەلگا دەکەن ئەمە پێویستی بە هەر پرۆسە نییە ینی تۆ کە بینی بە نمونە سیستێمێکی ئاودێری ئۆتۆمیشن ئەمە زۆر گرینگە زۆر گرینگە بۆ ئێستای بۆ ئەمڕۆمان کەواتە ئێمە چیەکەین ئێمە ڕاستەوخۆ یان سپۆنسەری بۆ دۆزینەوە بۆی گەورە بکرێ بچێتە ناو کۆمەلگا و خزمەتی کۆمەلگای پێ بکرێ یانەوە تا ئەبێ خۆمان وەکو پەیمانگا سەپۆرت و پاڵپشتی بکەین وەکو پرۆستەی هەڵسەنگاندنی بیرۆکەکان ئەو پرۆژێکتانەی کە فێرخوازان کردویانە کاتێک کە ئێمە ئەزانین ئەم پرۆجێکتە یان ئەم ئایدایە چارەسەری بیرۆکەیەک چارەسەری کێشەیەک دەکات لە ناو کۆمەلگایە ڕاستەخۆ ئێمە سەپۆرتیەکەین و داوا دەکەین لە لایەنی حکومیش بتوانن سەپۆرتیان بکەن بۆی بتوانین کێشەیەکی ناو کۆمەلگای خۆمان چارەسەکەین کە بەڕاستی ئەوە ماهیەتی بوونی هەر زانکۆ و مؤسسەیەکە کە دوجار ئەبێ لە خزمەتی کۆمەلگایە بێن دەستەکان خۆشمامۆستابۆی وایکە بتوانن بەردەوام بن و بتوانن هەمیشە پشتیوانی و پشتگیری هەموو خوێندکاران بن چ خوێندکارانی پەیمانگاکەی خۆتان و ئەوانەی دەریشەوە زۆر سپاس بۆ مامۆستا محەممەد ڕەسوول بەرپرسی میدیا و ڕاگەاندنکان بانێ لەگەڵمان نابی سپاس بۆ سپاس بۆ ئێوە.